یەک ڕێگە نەماوە بچێتەوە لای لالەزار و دەوروبەری لەبەرەوە هێزێکی ئەمنی زۆری لێ جێگیر کراوە تەنانەت ڕۆژنامەنووسانیش ناتوانن نزیکی ئەو ناوە ببنەوە لە لایەکی تریشەوە دەرچۆکانی زانکۆی گەرمیانەوەی لە خانەقینن داوای دامەزراندن لە حکومەتی عێراق دەکەن بەڵام وەڵامیان نادرێتەوە و چەناوەڵێکی دیکەم وێناوە. سڵاوتان لێبێت. یەک ڕۆژ پاش ئاڵۆزەکان ڕێگەی هاتن و چوون لای لالەزار ئاسایی کرایەوە بەڵام ئەمڕۆ یەکشەممە ڕێگەکانی گەیشتن بە هۆتێل لالەزار و ماڵەکانی دەوروبەری داخراون و هێزانەکان ڕێگە نادەن خەڵک و میدیاکان لە لالەزار نزیک ببنەوە. پامنێری 1964 لە سلێمانی ئەمڕۆ بە دوای کاریگەری و لێکەوتەکانی ئاڵۆزەکەەوە بوو. بینی هێشتا هێزێکی زۆری ئەمنی لە دەوروبەری هۆتێل لالەزار جێگیر کراون و ڕێگەکانی گەیشتن بە هۆتێل لالەزار و ماڵەکانی دەوروبەری داخراون. لابەرە بەیانی هەینیەوە کە دووکەڵی شەڕ و پێکدادانی هێزەکەی لالەزار و هێزە ئەمنەکان ئاسمانی سلێمانی گرتبووەوە تا ئێستا داڕوخان و ئۆتۆمبیلە سوتاوەکان وەک خۆی لە شوێنی خۆی ماونەتەوە و پامنێری 1964 بینیوێتی هیچ کارێکی پاکردنەوە بۆ زۆنی پێکدادانەکە نەکراوە بەڵام ژمارەیەک تیمی چاکسازی لەو ماڵانە بینراون کە زیانیان بەرکەوتووە. دەرچوانی کۆلێژەکانی خانەقین کە لە زانکۆی گەرمیان خوێندویانەوە عێراق دایان نامەزرێنێ بە هۆکاری ئەوەی متمانەی بە زانکۆکە نەداوە بۆ هۆکاری ئەوەی 6 ڕۆژە ژمارەیەک لەو دەرچوانە چادریان لە بەردەم کۆلێژەکان هەڵکردووە و هەرچیان کردووە دایانەوێ عێراق دڵی نەرم بێ و دان بە زانکۆی گەرمیاندا بنێ تا دامەزراندن و هەڵی خوێندن بیانگرێتەوە. ڕاژان باجەڵان یەکێکە لە دەرچوە دانەمەزراوەکان ئەو بە 1964 وت 7 ساڵە بەشی ئینگلیزی تەواو کردووە و 3 کۆلێژی زانکۆی گەرمیان لە خانەقینن بەهۆی ئەوەی زانکۆی گەرمیان دانی پێداننراوە لە وەزارەتی خوێندنی باڵای عێراق بێبەش بوون لە دامەزراندن. ئەو دەرچۆی زانکۆی گەرمیان دەڵێ خەونی ئەوەی هەبووە پاش بڕوانامەی بەکالریۆس بڕوانامەی ماستەر و دواتر دکتۆرا بەدەست بێنێ بەڵام ئێستا دانپیادەنانی زانکۆ و بڕوانامەکەیان کێشەی بۆ دروست کردووە. پیاوەکانی ئاگرکوژێنەوەی هەڵەبجە تەمەنیان هەڵکشاوە و پێداویستەکانیان کەمە وا هەفتەیەک بەسەر ئاگرەکەی هەڵەبجە تێپەڕی کە 72 کاتژمێری خایاند و 5,000 دۆنم دارستانی سروشتی سوتاند و 36 دۆنم لە باخی سێ گوند و 475 کیلۆ بنێش لە ناوچوون. عابدین عەبدوڕەحمان بەڕێوەبەری بەرگری شارستانی هەڵەبجە بە 1964 وت ماوەیەک پێش ئاگرەکە هەندێک کەرەستە و ئامێری باشمان بۆ کردرا بەڵام کەرەستە و پێداویستەکانمان کەمن و لە تموحی ئەمەدانین لەگەڵەوەشدا تەمەنی کارمەندەکانمان هەڵکشاوە و بەشێکیان خانەنشین بوون. دوای و چەند ڕۆژە هێشتا کاردانەوەکان بەردەوامن دەنگۆی ئەوە بڵاوکراوەتەوە کە موکڕی خواردن لە کاتی ئاگرەکە هەبووە. عابدین وتی هەر کارمەندێکی ئێمە کە دەردەچێت بۆ ئەرک خواردن و خواردنەوە و پێداویستی خۆی بۆ ماوەی 24 کاتژمێر پێیە. خواردنی پێویستیش لەلایەن ئیدارەی پارێزگا و خەڵکەوە دابین کرابوو هەندێک جار ئەوەندە زۆر بوو هاوڵاتیانیش خواردنیان بەرکەوتووە. ژینگە پارێزێک لە چەمچەماڵ هەر ئەوە نییە ئاراستەی خەڵک بکات بە خەمی ژینگەوە بن و بیپارێزنەوە تا لە ماڵەکەی خۆی دەفروێ ئاو و دانەوێڵەی داناوە هەر باڵندە و پەلەوەرێک بەناو ماڵ و بەردەم دەرگاکەیاندا تێپەڕێ دەتوانێت بێ بەرامبەر خۆراکی ئەو ژەمە بخوات. ژینگە پارێزەکە مەعروف مەجید سەرۆکی ڕێکخراوی ئایندەیە بۆ پاراستنی ژینگە چەندیمەنێکی ناو ماڵەکەی بۆ 1964 ناردووە دەردەکەوێت کە چۆن بەکردەوە هاوکاری باڵندە و ئاژەڵەکان دەکات بۆ ئەوەی لە توێنێتی و برسێتی ڕزگاریان بێت. معروف دەڵێت ناکرێت هەر بە قسە ژینگە پارێز و ئاژەڵ دۆست بین پێویستە ئەمە بەکردار جێبەجێ بکەین و ئینجاهانی خەڵک بدرێ ڕۆژانە لە ماڵەکەی ئەو چۆلەکە و کە و کۆتر پشیلە و پەلەوەرەکانی دیکە نان و ئاویان دەست دەکەوێت. سەرنجتان ڕادێکێشم بۆ هەواڵێکی دیکە ئەمڕۆ هەر لە سنووری گەرمیان گردبوونەوەیەکی تر ئەنجامدرا کە ئەمە ئەم گردبوونەوەیش چەند بارەیە لە ڕاستیدا شۆفێرانی بارهەڵگری مەرزی پەروێزخان لە بازگەی باوە مەحموود لە سنووری خانەقین ئەمجارە گردبوونەوە. ئەم شۆفێرانە ڕۆژانە کاریانەوەیە کە ڕستە و شتومەک لە مەرزی پەروێزخانەوە دەگوازنەوە بۆ شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بەڵام ئەوە 2 مانگە بە قسەی خۆیان کە ئەمڕۆ پەیامێرمان چۆتە لایەن دەڵێن ڕێگەمان پێ نادەن لە بازگەی باوە مەحموود داخلی شارەکانی ناوەڕاست و خواروی عێراق بین و بارەکەمان ببین کە ئەمەش بارگرانی زۆری بۆ دروستکردوین لەبەرەوە وەک خۆیان دەڵێن
شۆفێری وا هەیە لەسەر ئەو بار هەڵگرێکە ئیشی پێکات 4 خێزان دەبێت بژێنێت. پەرلەمانتارێکیش چوو بووە ناو گربوونەوەکەوە وعدی پێداون کە قسەیان لەگەڵ حکوومەتی عێراق بکە ئەم کێشەیان بۆ چارەسەر بکات. ئەگەر بێت و ئەم شۆفێرانە لە بازگەی باوە مەحمووە کە تەنیا 30 کیلۆمەتر لە مەرزی پەروێزخانەوە دوورە هات چۆن نەکەن دەبێت 400 کیلۆمەتر ببڕن یان لە بازگەی چیمەنەوە یان لە کۆمەڵی بازگەی ترەوەیە کە زۆر دوورە لایەنەوە دەبێت هات شۆ بکەن بچنە سلێمانی دواتر بچنە کەرکووک دواتر بۆ شارەکانی ناوەڕاستخوار و عێراق بڕۆن. بۆ ئێمە کێشەی شۆفێرێکی زۆرە لە مەرزی پەروێزخان داوا دەکەن کە حکوومەتی عێراقی ڕێکەکەیان بۆ بکاتەوە بتوانن بە ئاسانی هاتوچۆ بکەن و باری خۆیان بگوازنەوە. ئەمە هەواڵەکانی ئەمڕۆ بوو کاتێکی شات بۆ هەموو ویلایەک.